طبعا ئەمە لەسەر زانیاری ئاسایشی ئابووری توانیمان دەستگرین بەسەر بڕی 620 چیلۆ گەزۆ کە فەل کراوە بە وتەی خاوەنەکەی هینی ڕەمەزانی پێشووە. ئێمەش بە دوواداچوونمان کرد لە کەسانی پسپۆڕمان پرسیار کرد کە مدەکەی 9 مانگە. ئێمە دەستمان بەسەراگرت تەمەەن حازر کرا بۆ فرۆشتن پسوڵی سەرپێچیمان بۆ کرد. ئێمە ئیجراعاتی قانونی لەگەڵ خاوەنەکەیاکەین و زائیدەن لە مەخزنێکی تر لە کۆگایەکی ترە توانیمان دەستگرین بەسەر بڕی 150 چیلۆ لیمۆ بەسراوی کە ئەویش بەسەرچوو لە مانگ 2020 بەسەرچووە. هەندێکیشی تیا لە 4 2009 ساڵێک و مایەکە بەسەرچووە. ئێمە پسوڵی سەرپێچیشمان بۆ ئەو کرد و ئیجراعاتی قانونی لەگەڵاکەین لە هەر شوێنێ یا لە هەر مەخزنێ لە هەر دوکانێ لە هەر دەستگێڕێ ئێمە شیرینی ماوە بەسەرچوو یا بابەتی ڕەمەزان یا بابەتی جەژنی ماوە بەسەرچوو بگرین دەستی بەسەراگرین و تەلەفیەکەین و خاوەنەکەی ڕوبەڕووی یاساکەین. لە ڕووی نرخەوە ئێمە ئەنداممان لەگەڵایە کە ئەندامی چاودێری بازرگانیە ئەوان بە دوواداچوون بۆ نرخەکانەکەن هەر شوێنێ نرخ بەرز کاتەوە ئیجراعاتی قانونی لەگەڵاکرێت. برا تصويري كده اول قناڵی هی منیش نییە بەتەنیا ئەوەش با نەچێتە سەری ملیم شكلي في كهرباء ئەوە تا ئەوە تا